باشە ئاسیزان و خۆشەویستانی کاک ئارام ئەحمەد، ڕێز و حرمەت بۆ هەموو لایەکتان. ئەم شەویش تۆزێ قسە بکەین لەسەر ئەوەی کە سبەینێکی ڕووەدا چۆنە و چۆن نییە یاریەکە. ئەوە بابی بم بۆ ئەو پێیجیش بۆی تۆزێک ئەوە بێت. ئازیزانی من پەلەم لێ مەکەنەڵێ شەیتان پەلەی کرد چای خۆی کۆرە کرشێکی وا هەیە بەخۆوان بیست و کاتی خۆ باشە. هەموو شتێ باشە. کوڕەکان چۆنن؟ لە چیان؟ باشن شکر. کۆجاتە سەیەکە کاکە بە چیوە داڵەزیوە ئارام ئەحمەد ئەم شەو؟ ئەمە حەز زۆر لۆکە ئازیزان، ئەمە هەموو کەسێنیەتی. جا ئەم چیا چڵکنەی کاکە نەوەیش کە باوکی 1 ملیاری بەجێ شێت دوو قاتی ئەوە بکڕەبی کەرە بەری بردوم بڵێ خۆ بۆ چی بەجێڵی پارەی بەلاشەیە باوکە بۆی دزیوی 1 ملیار زیاترە کاکە دەبێ بە چواشت بۆ خۆ بیخۆ کاکە چواش لەبەر کە بە شەرەفم تەنەکەی چڵکی پێوەیە بە قورئان بخەنە تانجەرۆ ماسیتیان نایڵی کاکە. من ئەو ڕاوچیانە تێ ناکەم بۆشن بۆ دوکان و شوێنە ڕاوەکەن تۆ نابن هەر تۆ برن بیخەنە ئاوی دوکانەوە هەشی ماسیەیە کوژێ و تەواوە. تە خۆشێکی عەجیب نییە کاکە. باخوا باشترین چارەسەرە بابا بیزانن. ئازیزان ئەم شەو کۆمەڵێک قسەتان بۆ کەم لەسەر ئەوەی بەیانی کە کۆنفرانس ئەکرێت. کورە من مەسعود تەقێنە، یەکێتی تەقێنە، هەموو شتێک ئەوە بەڕاستانە کاکەوە مە هەر زۆر میهمە بەڕاستی کاکە. زۆر سپۆرتیفیشە سەی پشتێنشەکەیشم ماشەڵڵاڵی ئەوەیە ئای چەند کاکە. هەر لە خۆمی ئەو شتانە کورە خۆ لە هەموو کەسێک نایە کاکە. ناکرێ بەڕاستی. جارێ سەرەتا بابەتێکی ڕێبینی ئەحمەد هەردین بینی جوابی مەلا بەختیارەیەتەوە. جارێ دنیا قسە مەکە، قسە بکە ڕێبین تۆ قسە مەکە کاکە. بەس تۆ قسە مەکە. تۆ بەناموسم دۆڕاوترین سیاسی، دۆڕاوترین نووسەر، تۆ حەچی بە هەر نازانم تۆ چۆن لە ڕووی قسەیەکی کاکە. ئاخر نەوشوام سەفا گۆڕانی گردەکە چواریەک توی لە دەورا بوو بۆیە حاڵی قنگی زۆر جوانە. ئەراوەڵا تۆی لە دەورا بووی. ئێستا دانیشتی قسە باسی مەلا بەختیارەکەیت و کاک نەوشیوان ئەمە و کاک نەوشیوان ئەوە ئێوە لەگەڵ نەوشیوانە بوون بۆیە حاڵی زۆر جوانە. جەنابیش ڕۆژێ پاسۆشی، ڕۆژێ یەکێتیت، ڕۆژێ بە باڵای مەسوول ماڵی ئاوا بێ جارێکیان گوێن لێ بوو ئەوی چی؟ ئەوی باکاک مەسوول بازانی ئەم سەفەرە بێ بە سەرۆکی هەرێم، ئەم سەرۆکی حکوومەت بۆ دڵنیام کە زۆر باشە بێ بام تاقیکەینەوە بزانین چۆنە بێ. جارە کاتە جواب مایە وتم جامە بە ئێمە کرێ 4 ساڵ چاوەڕوانی مەسوول کە بزانین چاگە بێ و چوار هینی بەرهەم کە بزانین چۆنە بێ و چوار هینی نازانم فڵانە فیساکە بزانین چۆنە بێ. جا خۆت هەموو تەمەن بەوە ڕوەکاکە تۆ ئەو نە بەشەربی نەزانی مەسوول بازانین چ معدەنێکە یا چ کاڵایەکە یا چ بەشەرێکە بەڕاستی. تو باشە ئەمەیە ڕێبین هەردیەکان و چێچوانەوە تۆ هەر قسە مەکە کاکە. بەخوا مەلابەتیان هەچی بێت تۆ پیاوترە بەس نیە یەک ڕێگەی هەیە دیارە مەلاوەتە بۆ هەمومان. بەڵام تۆ ڕۆژێ لە گردەکە بەڵای نەشان سەفا هەڵی، ڕۆژێ بەڵای مامجارە هەڵی، ڕۆژێ ئەچی بەلای شاسوار مای مۆزەوی شاسوار و ماڵتانەوە بێ. تۆ وەرە بەشەر بڕوا بە شاسوارکەیت پچیلا شاسوار لای تیڤەکەوە دابنیشیت. هەمووشی بۆ پارە، هەمووی بۆی ماغانە شتێکیان بنێ بڕن ئاراقەکەی پێ بخۆن بۆ خۆیان و حەپەلوشیکەن و تەواو هەر بۆ ئەوەی نەخۆ بۆ شتێکی تر نییە بەڕاستی. ئەمە ئەوە. پاشا شتێکی سەر لەسەر ئاڵا تاڵەبانی. ئاڵا تاڵەبانی لە شێجێگەیەک بۆ وەرحاڵ مەسعود بازانی و ئەوی لێ بۆ مەسوولی لێ بۆ ئەمانە سیدەکەم کۆمەڵی خەڵک پەلاماری ئاڵا تاڵەبانیە. ئەو تۆ چۆن چی لە مەسعود بازانی سڵاوی لێ کرد دەست بە سنگەوە گریتوانە بەتە بۆچی نیکە کاکە؟ بۆچی نیکە؟ ئەوانەی ئاغاکانی ئێوە کە ئێستا ئێوە پەلاماری ئاڵا تاڵەبانیین، ئاغاکانی ئێوە خواخوایانە مەسعود بازانی بڵێ وەرن بۆلە. هەموو تەمە بینیوە کاکە. ئەمە جەلا تاڵەبانی 100 جار چوو بۆ سەری ڕەش و بۆ لای مەسعود بازانی. ئەمە نەوشوان سەفا ئەوە بۆیە چەماوە بۆ مەسعود بازانی کاکە. باش نییە؟ ئەمە هەڤاڵێ مەزڵوم لە سووریاوە هەر لە ڕۆژئاوە بۆ لای مەسعود بازانی. باشە سەرانی ئێسەیەکێتی و پاڤڵ و ئەوانە خواخوایانە لە خوایانەوێ بەس مەسعود بازانی بڵێ وەرن بۆ لام تۆ لەگەڵمە دابنیشن. حەمە لاپتۆپ هەر ماساوەکە بۆی بڕۆ بۆ لای کامتان فرکانتان نییە بۆ لای مەسعود بازانی. بۆ پێتان ناخۆشە لە جێگەیەکی عامە ئاڵا تاڵەبانی بینیوێتی کاربا سڵاوی لێکە احترامێک چییە؟ وەڵام من جاری وایە مناڵێکە دەستی بۆ بەستنەوە گرم یا ژنێک دەستی بۆ بەستنەوە بۆ گرم. بۆچی پێتان ناخۆشە؟ بۆچی پەلاماری ئاڵا تاڵەبانیین؟ وەڵا ئاڵا تاڵەبانی شێکە لە هەرش نە شەریفەکانی کۆمەلگەی باشووری کوردستان. پێتان خۆش لێ پێتان ناخۆش بێ؟ باشە؟ باخوای شێکە لە هەرش نە جوان و ژنە باش و ژنە محتەرەمەکانی ئەو کۆمەلگای ئێمە کاکە.
بەس هێ سروە گونڕود نییە کاکەشان بۆچی پەلاماری ئەدەن کاکە بۆ پەلاماری ئەدەن لەبەرەوەی ڕێسی مەسعود بارزانی گرتووە هەموو کەسێ بێ ڕێز بگرێ کاکە ئینسان کە خۆی بەڕێز بێ ئەبێ ڕێز بگرێ کاکە خۆمە هەوانتە نییە بەیانی لە شوێنێکا بم پاوڵ تاڵەبانی یا قوبا تاڵەبانی یا مەسێکێ سڵاو لە منەکە هەزار سڵاوی لێکەمەوە خۆ ناڵە ئاوەرە کاکە تۆ بۆ سڵاو لە منەکەی خۆ کاکە شەنداتی خەنەنی برای من لەبەرەوە هەر لە خۆتانەوە کۆمەڵێک هین هەیە کۆمەڵێک بەتاڵە هەن لەم لە سۆشیال میدیایە بە چەقڵە پەلاماری هەموو والله کامەتان ئێستا پەلاماری ئاڵا تاڵەبانی دەکە لەگەڵ ڕێزی مەسعودی گرتووە سڵاویان لێەکە قەسەم بەخوا ئەو مەسعودە بە ئێوە بڵێ قوڕە خۆن عەسەم بچن بۆ لای مەسعود بارزانی بۆ لای مەسعود بارزانی فشە چی کرد کاکە هەر لەبەرەوەیشە ئەتان بینم ڕۆژێک یەکێتیت ڕۆژێ لە لالە زاریت ڕۆژی ئەچی بۆ حەسکیت ڕۆژی ئەچی بۆ لای پارتی لە کوێ شەنەکەی بێ باکەی بێ ئێوە شەنەکەی خۆتانەکەن ئەیتەم قسە قۆڕانە چیە کاکە بۆ واکەن برای من بەڵێ ئەمە حەقیقەتە کاکە بۆ پێتان ناخۆشە برای من ئەمە ئەوە ئەمە لەسەر مەسەلەی ئاڵا تاڵەبانیش لەبەر کەس نەخەڵەتا من لە خۆتانەوە قسە بکەن هەر کەسێک دانیشتوون بە بەتاڵە جاوانشی کە قسێک زۆربانی چێتیەکان کوڕی چێتیەکان ئێوە نییە ئێوە هەموو تەمەن حەش ئاوشتێکە دزی بنەماڵەی بارزانی بوون ئەوە بۆ کە ئێوە شڕێ بوون بە پارتیەوە جاوە بنەماڵەی بارزانیش خۆشەویستان وایە بنەماڵەی بارزانی مالیکیە بۆ هەولێر فەرشی سووری بۆ ڕاخە ئەگەر یەکێتی بڕوا بۆ لای مالیشی بەرمونە پاڵشی بۆ لای مالیشی ئەوە جاشە پاڵ ئەوە بوو بە پیاوی مالیشی ئەی بۆ خۆ دەڕۆی لەگەڵ مالیشیا دانیشی بۆ کوڕەکەیە بۆ هەولێر ئەچی 500 مەتر نازانم چەنە زەوی ئەیتێ هەر کەسێ بێ حەزەکە شیعە بێ سوننە بێ کافر بێ جوولەکە بێ ئیسلام بێ بۆ لای پارتی بۆ هەولێر پارتی فەرشی سووری بۆ ڕاخە بچێ بۆ بەغا ئەچێ بۆ لای هەر هەمویان بەڵام ئەگەر بە نمونە پاڤڵ یا قوبات بڕوا بۆ لای مەسئولێک لەوانە ئەوە جاش ئێران و ئەوە سیخەیەکان و ئەوەن گۆڕانمە قسەی قۆڕە کاکە جایەکێتیش بەرام بۆ بەرابەرەکانی وایە ئەوەی لە دەرەوە یەکێتی بێ بڕوا بۆ لای پارتی ئەوانە پێی ناخۆشە ئەڵێ بە هەر خۆم بم تخواوەکو یەکێتی بە هەر خۆم بم بۆ هەرخۆبی خەڵکی ئەچێ بۆ لای کاکیژێن ئێوە بۆشن بۆ لای مەسعود بارزانی ئێوە بە لەگەڵ حکوومەتەکەن ئێوە بە لەگەڵ کۆ بنەوە ئەوە تاڵمە لەگەڵ دانیشی سیاسیەکە و ژنێکە و کەسایەتی خۆی هەیە و لەگەڵ دانیشی هەر باوەست تۆ بۆ پێتان ناخۆشە کاتە تا ئەمە نایخوا اینجا ئازیزان باشی سەر مۆزوعەکە واز دەوانە بێن کاکەجان وازێ لێبێن وازێ لێبێن ئەم دنیا بێمە چاک نابێ خۆشەویستانی من یاخوا عافێتی بێ خاڵە ئارام ئەحمەد برا نەڕەتۆلی و جوهانە ئەو شتەی خۆیتەوە بەخواتە ئێستا ڕەنگە 50 کەسم بینی ولا کاگەم تخوا ئەوە چی خۆیتەوە با ئەمەش بیخۆینەوە کاکە دڵم بە قوربان خۆش مەسەلەکە ئەو جیایەکە نیە لەگەڵ ئاوەکەیە ئەوە کە لە من نیە لە تۆ نایە عەجزەکەی ئارام کاکە لە تۆ نایە برای من بەس لە خۆمی ئەو شتە ئەمە دایانانی خۆمە بە قوربانتان ئەمە ئەوە ئازیزانی ئارام ئەحمەد سبەینێ بڕیارە کۆنفرانسەکە دەست پێ بکات و دەرگای هۆڵەکە ئەکرێتەوە بۆ چێش بۆ ئەو کەسانەی کە ناویان لەو لیستەی دەستەی گشتیدا هەیە کە سەرەتا بزوتەوەی گۆڕانی سەردامەزرا کە لەسەر و 2000 کەسەوەیە بە دەقیقی 2222 کەس بووە بەدانای ئەحمەد مەجوێ بە 2223 کەس باشە واتە ئەبێ ئەو ناوانەی کە بەشداریەکەن لەو هینە هەبوون لەو لیستەیە هەبێت باشە بەس کۆمیسیۆن سەرپەرشتیاری هەموو کۆنفرانسەکە ئەکاسبێنێ هیچ کەسێکی تر لە گۆڕان خۆشی بۆیان نییە تەداخل لەو شتانە بکەن و ئەوان خۆیان بەڕێوەبرن خۆیان هەموو شتێکەکەن و خۆیان سەرپەرشتیاری کولی کۆنفرانسەکە دەکەن هیچ ئەندامێکی گۆڕانیش بۆی نییە سەرپەرشتیاری بکات خەڵک دەسە حەسب الئوسوڵ ئەچنە ژوورەوە دوو بەشیان جیا کردوێتەوە کۆمیسیۆن خۆی باشە هۆڵەکە یەکیان بۆ گۆڕانی خوار گردەکە ئەوەی کە دژە تەوریس و دژە دزی و دژە گدزین و ئەلم بابەتانە یەکێکیشیان بۆ جەماعەتی تەوریس و گدزەکان باش نییە ئەوانەی کە ئاوا ئەویان دزیوە نەبێتەوە ئیتر چوزان بڵێن ماوە کاکە بەشێکیشیان بۆ ئەوانە وازان بینیشان تێکردەوە بۆی شەڕەشەق نەکەن لەبێن یەکتر ئاتێک بکێشن بێترا وەزای ئەمەیتیان کاکە اینجا ئەبە دوو بەشەکە نانی ئەلفبا چی ناوەی نایبنێ ئەمە ئاوایە لەوێدا پرسیارەکەن کە تۆ کاشتە ژوورەوە بۆ نمونە گروپ پرسیار لێکن تۆ سەر بە کامیانیت یەکسەر لە بەدرگاکە جیانەکەنەوە تۆ سەر بە گردە دزاوەکەی بڕۆ بۆ ئەولایەن تۆ سەر بە زوتەوەی گۆڕانی خوار گردەکەەوەی تۆ بچۆ بۆ ئەملایەن تاو کە ئەمانیان جیا کردەوە اینجا کۆنفرانسەکە دەست پێکات ئەگەر نیساب تەواو بکات نیساب چۆنە پێمەکەن کاگەی هاوار نیساب ئەبێ 1160 کەسی تێدا بێت واتە نیوەی ئەو 2223 کەسە باشە طبعا دەبێت بە هەردوو لایەن ئەو نیسابە تەواو بکەن
باشە بە گۆڕانە گردزەکە بە گۆڕانەکەی خوارەوە ئەوی گردزەکە نایشی گۆڕانی بەڵای باوەڕ نەخێناکە ئەگەر ئەمە تەواو بوو ئەم نیسابە ئەوە کۆنفرانس کاری خۆی ئەکات و دەست پێ ئەکات کۆمیسیۆن دەوەستێ تا کاتژمێر 12 نیۆڕۆ بزانێ تەواو ئەبێ یان نا کە تەواو بوو اینجا کارەکانی خۆی دەست پێ ئەکات ئەمە هەر بۆ شارەزاییتان اینجا گۆڕانی دژە تەوریست ڕژنووسێکی خۆیان نووسیوە بۆ دەستوری بزوتنەوەکە کە دایانناوە ئەم ڕژنووسە ئەخێتە دەنگدانەوە کە کێ لەگەڵ ئەم دەستورایە کێ لەگەڵ ئەم ڕژنووسایە ئەگەر دەنگیان پێدا ئەوە سابت ئەکرێت باشە ئەوانیش دەستورێکیان نووسیوە جەماعەتی گرتە دزراوەکە دەستورێکیان نووسیوە هی ئەوانیش ئەخێتە ناو دەنگدانەوە و ئەبێ تەسبیت بکرێت هی ئەوانیش واتە هەر کامێکیان لەم دوو بەرنامەیە دەنگی زۆرینەیان هێنا ئەو لایەنە ئەیباتەوە دەچێتە پەیڕەوی بزوتنەوەکەەوە با بڵێن باشە کاکە فانتەڵۆژی خۆتان نەزان کاکە اینجا ئەندامانی سەرکردایەتی دوو لیستی هەیە باشە خۆشەویستانی ئارام محەممەد یەکیان هی گردەکەیە یەکێکیان هی خوار گردەکەیە کامیان زۆرینەی هێنا واتە دەستورەکە بەرێتەوە سەرکردایەتێکە بیباتەوە ئەوە گۆڕان بۆ ئەو لایەنانە بێت باش عزیزانی ئارام محەممەد ئەمە لە حاڵەتێکدا کە هەردوو لایەن بەشداری بکەن ئەگەر گردەکە بەشدار نەبێ ئەوە بەحسێکی ترە بەڕاستی ئەبێ هەردوو لایەن بەشداری بکەن بە هەموو هێزیانەوە کۆمیسیۆنیان بڕیار دەتا دەڵێ کۆنفرانسەکە بکەن و کاری خۆتان بکەن ئەگەر هەردووچیان بەشدار بن باشە یان دەڵێت لەبەر ئەوەی ئەمڕۆ نیساب تەواو نەبووە بیخەنە ڕۆژی دووهەم واتە بۆ ڕۆژی یەکشەممە ئەگەر ڕۆژی دووەم بەرەی کورسات دەچێتە ناو کارەکانەوە و دەبێ بەهی ئەوان باشە واتە 251 کەس لە هۆڵەکە بێ کۆنفرانس دەبێتە بەڕسمی کۆمیسیۆن دانی پێ ئەنێ یەکلایی ئەبێتەوە بۆ دژە تەوریسەکان ئەمەیت ئەگەر کۆمەڵی ئەشکایت نیێتە پێشەوە کێ بەرجێژێر بەژێر و ئەملا بوو لە خوددان لە کوردستانی باشوورە سیاست هەموو بە فڕۆفی شاڕوانە بابەتان هەموو ڕێکوتنی سیاسی ئەوانە بابەتانێ ئەو کاتە یەک گۆڕان ئەبێ ئیتر گۆڕانی دووهەم نامێنێ لەم ئێوارەیەوە کە من ئاگادارم چواردەوری ئەو ناوچەیە گیراوە بۆ پاراستنی ئەمنیەتی هۆڵەکە ئەنجا ئەم کۆنفرانسش لە هۆڵی یانەی ئاشتی ئەکرێ لە شارە حیاتەکە شاری هەڵمەت و قوربانی شاری بەزم و هەڵپەرچە و گۆرانی باشە اینجا ئازیزان سێرەکە لەمایە گردەکە جاڵێ ڕێوی نێچوو بە کنۆ هەشێکێ بەس بە گونۆ گۆڕانی گردەکە خۆی لە خۆیان نییە ئێستا بوون بە سێ ئاراستەوە ئازیزان یەکێکیان گروپەکەی چیاچڵکردە لەگەڵ ئاسۆ ڕەحیم باشە کە ئەمانە ڕایان وایە سبێنێ بەشداری بکەن گروپی دووهەم تۆ بڵێن چیە خۆشەویستان دەن هەڵێ هێن ئەو بزانین چیە دانای قیتارە باشە لەم ڕۆژانە ئەڵێ چێگەت ئەڵێ قیتار ئەگەر قیتارەکە تەواو بێ بەیانی خەڵک لە سێمانێکی بۆ هەولێر بۆ ئیشکردن و ئەوارێتەوە ئەگەر قیتارەکە تەواو بێ باشە کاکە ئەگەر قیتارەکە تەواو بێ باشە کاکە ئێوەڵ ئەگەر دایکی من و باوکم نەمردنایە حاجی عەلی ئێسا 4-5 براو خوشکی تیشم هەبوو باشە کاکە اینجا گروپی دووهەم دانای قیتارە لەگەڵ مەجموعەیەکە ئەو مەجموعەش کە دوای دانای قیتار کەوتون لەبەرەوەی کە وەزیر بووە پارەی پێ بووە یان پارەی ئەمیەوە پارەیە بۆ گەندەڵی کردووە دزی کردو ئالم بابەتانە باشە ئەمە ئەوەیە ئەم دانای قیتارە دانای قیتار ڕۆڵی ڕێباسی حەملان ئەبینێ آخر بێ پارتیش بۆ شازای تەنها هەر بێ پارتی ئەو کابرای ئەو مەجایەتیان نییە دانای قیتار گروپی سێهەمیش ناون گۆڕانە ڕەشەڵوت و قوربەسەر و داماوەکان ئەمانە حەزیان نەفۆزایە نییە و نازان چی بکەن و سەریان لێشەوە لەم بیناو ئەی خۆیان گردەکە ڕاستەکە ئەم لاوەیە چۆن نییە حەزەکەن هەمویان بێکۆ کۆ ببنەوە و بێکۆ شتێ بە شتێ بکەن و ئالم بابەتەنە ناون گروپی ڕەشەڵوتەکانەوەنە ئەوە قوربەسەر و داماوەکان لەڕاستی حەزیان ئارامە اینجا لەم ماوەیە کۆبوونەوەیشیان کرد جەماعەتی گردەکە نایە نابوو کۆنفرانس کە من ناوم مەولوونامە ئەو 53 کەسە کە گردەکە دەنگیان پێدان لە کۆبوونەوەکە کە نایەن نابوو کۆنفرانس لە سا 20یان ناوێن لەو لیستەیان نییە کە پێشت باسم کە نای لەو لیستانە بوو یعنی پوچە ئەو کۆنفرانس ئەو سەکردایەتی و کۆنفرانسەکەی بەڕاستی کەچی ئێستا ئەوان دەڵێن بەیانی نیساب تەواو نابێ یەک کوڕی باشینە تۆ 53 کەسە داناوە ئەم 53 لە سا 20یان ناویان هەر لەو شوێنان نەبوو هەر گۆڕان نەبوون بەڕاستی باش نییە ئەی تۆ چۆن کۆمەڵی خەڵکی هەڵبژاردووە لە پێنجی چوارە کە گربوونەوەکەتان کردووە ئەنی ساڵتان گەیشتە 1962 کەس نەگەیشتووە 150 کەسە بوون باشە ئەو 53 کەسە چەندیان نالیسەکەتا هەبووە لە سا 20یان
حسابەکە چەندانی بەرەکەوێت ڕەنگە لەو 50 کەس 15 کەسیان شێکی وانیان لە لیستەکە بوو بێت 5 کەسیان لە ئەوروپا داناوە هیچیان لە لیستەکان ناوێنی هەروە دایانناون بەڕاستی کەواتە هیچ ڕسمیتێکی نییە بۆیە بەڕێ دژە تەوریست کۆتاییان بە گروپەکەی گردەکە هێناوە بەڕاستی بۆیە ئازیزانی ئارام ئەحمەد بان دێزانێشتان بەمێ ودەودە دوای شکستهێنانی کۆبوونەوەی باخەکەی چیا لە گردی زەرگەتە کە ناوێن نابوو کۆنفرانس و یەک ئەندامی کۆمیسیۆن ئامادە نەبوو بچێ بۆ ئەوێ هەمومان ئەو ڕۆژە لە بیرمانەیە و قسەشمان لەسەر بابەتەکە کرد باشە ئێستا کۆمیسیۆنی عێراق دادگای سلێمانی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم دەچن بۆ کۆنفرانسی گۆڕان بە سەرپەرشتی دانای ئەحمەمەجی سبێنی باشە کۆمیسیۆنی عێراق 6 کەسی لە عێراقەوە ناردووە بۆ کۆنفرانسەکەی گۆڕان و 20 کەسیشی لە ئۆفیسی سلێمانی دەنێرێ دادگای سلێمانی سێ دادوەر و بۆ کۆنفرانسەکەی گۆڕان دەنێرێت ئەمە هەسبێنێ کۆنفرانسەکە تەنها ئەو کەسانە دەتوانن بەشداری بکەن کە ناوێن لە لیستە 2000 کەسەکەی ساڵی 2007 هەبووە 2007 بەتانی باس ئەبێت لە لیستە نایوێت ناوی ئێمیتیان هیچ ئەوێمە گۆڕان نەبووین بەس دیفاعمان لێ کرد ئێستا گۆڕانە دژە تەوریستەکان 4 هێندەی گروپەکەی گردەکەن کە نان لە لیستەدا هەیە یعنی 4 ئەوەندە ئەبن بۆیە ئێستا گردەکە ترسی هەیە لەوەی بەیانی بەشداری بکە بەڕاستی حتا ئەم ئێوارە دوای بۆتان باسەکەم بەوردی بە زانانی پێگەشتووە کە ئەوانە بەشداری ناکەن پێشتان ئەڵێم ئەگەر بەشداری نەکەن چییە بوزەلێ بەڕاستی ئێستا چیای نەوگیرفان مستەفا نەکەر گۆڕان گروپی گردەکەشێ دەستداوە وەکو وتم چونکە دانای قیتار ئینقلابی بەسەرا کردووە دانەچەکە ئەرەوەڵات جا دانەش هەلو بابەتانی عیزان ڕسمین بەلایە ئەو دانایە کاتۆی کاتوو بۆ گردەکە قورئان بە حەق یەک دانە پانتۆڵی لە پیایە هینی قوماش تورکەکان لە دانا خەلەبەریەکەن ئەمەنە دەرنەکەی فراوان نەزم تەکچوو بای ئەوە ماوەکاکە اینجارە چەڵکن ناشیرین نابود باشە ئێستا کە بوو بە وەزیر و دزی و فزی کردووە تۆزیاتۆ تایم بەڕاستی ئەرەوەڵات چونکە ئەو چەند باژێڕەوانەی لەگەڵ گردەکەن بەو پارەیە دەرچوون کە پاتی دەیاوی تێبەدانای قیتار ئێستا ئەوان بە قسەی دانا ئەکەن نەک بە قسەی چییە شتەکە هەمووی بەژەوەندی تایبەتە خۆشەویستان چونکە دانا لە ناحکومەتا بوو وەزیر بوو کۆمەڵێک باژێڕەوانی لەگەڵا بوو پارەیان یاوەتی و خەڵکی بۆ خۆی کڕی و ئەلم بابەتانە ئێستا بەگوێی دانا ناکەن و بەگوێی چیا ناکەن و بەگوێی دانای قیتارەکەن ئازیزان ئیتر ڕەنگە دانایش پێویست وتێتی ئەگەر بەگوێی منکەن سبێنێکە قیتارەکە کرایەوە و با بڵێن هاتە کوردستان هەمووتان سوا قیتارەکەم بە بەلاش بچن بۆ زاخۆ بێنەوە بە سلێمانی ڕەنگە لەبەر ئەو بێ بەڕاستی بڕابوادن باشن بەخواوانە اینجا چیا وتوێتی با بچین بۆ کۆنفرانسەکەی شەمە یا گفتوگەیان لەگەڵ بکەین دانای قیتار فەشەلی پێهێناوە و گۆڵی لە چیایش کردووە کە ئەو کارە نەکەن باشە بۆیە ئێستا هیچ کەسێک وەکو چای نوێژوان سەفا نەفرۆشراوە هەر بە هەرزان باشە اینجا ئازیزان خەبەریشم پێگەشتووە ئەم شەڕانە هەر هەمووی نما پێکات و نماش بۆ خۆی لە بەتیان دانیشتووە پاڵی یاوەتەوە نما یەک ڤێلای شازی کڕیوە سیارێک کڕیوە بە ناوی ڕۆزڕایزە شتێکی لەو بابەتانەیە بزان بەچەنەیە بە پارەی دزی بەوەی هین دەخیلەی گۆڕان خوازان ژنی هێناوە ڕۆژانە مناڵ ژیرە کات و شەڕێنێتەوە بە تەلەفۆن باش نییە جا کاتی خۆشی ئەیانوت بەخوا گۆڕان هەر بە دەخیلەکەی مناڵە فەقیرەوەنە هەر دەخیلەکەیان شکان جاین هەتیوەکەی ئێستا لە خوارگردەکەوەیە دەنگ ناخۆشێکە جاجا جوێنش بە منەدا لە تەلەڤیزیۆنی کێن ئێنە ئەوە تا سێریکەن ئەو عیلێ ئەو مناڵە هینەکەی خۆیشکان دەخیلەکەیەتی بەکاکەنەوە عیلە کاکەنەوە بۆخوا زۆڵی کاکەنەوە بۆ ئەو کڕۆتۆ زۆڵی کاکەنەوە چۆن بە دەخیلێ ئەو مناڵان دەستی پێکردو بە خاوەنی ملیارە هاتووە بۆ مناڵەکانی برا ڕۆتۆ زۆڵی کاکەجیان وەی هەر لە خۆ جوانە تاکتیک و فرت و فێڵ و ئالم بابەتانە ئارەوەڵە جا ئازایەکیش هەیە برادەرێتی بە یەک و بینی من لەگەڵ نمایارین ئاوساڵاکەی ڕەشە ئەو ئەفریقا و مەفریقا و ئالم بابەتانێ باش نییە بە یەکۆ بخۆیان پیاسەکەن ئێستا لە لەندەن بەو سیارە و مایار و شتەگرانە و ئالم بابەتە ئاوە یەک زانیاریتان ئێمێ کە هێشتا هیچ میدیایەکی بڵاوی نەکردەوە خۆشەویستانی ئارام محەممەد هەر زەکارێکی داماوی قوربەسەر هەیە پێڵێن یاسین دیارە ورگیز لە بەخوا نازانکردن یاسینە ورگێ ئەم بابەتانەیە بەها بە ناو ناتۆ لە کەس نێن با بڵێن یاسینی حەمەعەلی لە گردەکە کاک یاسینی حەمەعەلی ئەم یاسین چووە هەساوی کردو خۆشەویستان لیستێکیەوە بە کۆمیسیۆن وتوویەتی ڕۆژی 23/1100 کەس لە گردەکە کۆبووینەتەوە و ئەم ناوانە ئیمزایان کردو منیان کردو بە مخەوەلیان کردوون بۆ ئەم مۆزوعانە بێ ئاگا لەوەی ئەم ناوانە کە تەزویر کراون 20 کەسیان هەر مردوون خۆشەویستان بۆ نمونە وەکو مستەفای سەلیمی
بریکاری پێشوی وەزارەتی ناوخۆ بووە وەکو نەریمانی مدیری پێشووی مرور با بڵێن خواعافریکا وەکو کەمالی سەرۆکی پێشووی شارەوانیەکان یعنی بەپێی تەزویرەکەی یاسین بێ ئەمانە بە مردووی هاتوون ئیمزایان بۆ گۆڕان و بۆ یاسین کردووە یعنی ناوە مردوەکانیشی ئەو ماڵتانەوە بێ هەیە بوو بە پارتی هەیە بووە بە یەکێتی هەیە بووە بە لای داهوری شەڕجەنگیە باش نییە هەیشیانە چوو بەلای کاکە حەمەخۆین پەژوو بڵاو بۆتەوە خۆشەویستان ناوی هەموو ئەمانەی داوا بە کۆمیسیۆن بەشی زۆریشان ئێستا یەکێتی و پارتی وەکووتم ئێستا بە نووسراوەیە کە ژمارەکەی 6548 دادگای تێ هەڵچوونەوەی سلێمانی فەرمانی هەڵوەشانەوەی ئەم مەخەوەل یاسینەی بۆ کۆمیسیۆن ڕۆیشتووە باشە ئێستا یاسین وەک تۆمەتبار ناوی هاتووە ڕۆژی یەکشەمەش دادگایی لەسەر دەست پێ ئەکات و ئەو خۆی توش کردووە و بۆیان چیا و نماش و دانای قیتاریش بوون بە خاوەنی ملیۆنەها دۆلار و ئەوش خۆی ڕسوا کردو تووشی ئەو دادگای تەزویرات و ئەم بابەتانە بووە ئەچین بۆ گیانی خۆشەویستان بۆیە بە پێی زانیاریەکانم بڕیارە سبێنێک گردەکە بەشداری نەکات بۆ ئەوەی نیساب تەواو نەبێت ئەمە ئاخر زانیاری ئەم ئێوارەیە کە پێم گەیشتووە ئەگۆڕێن 2 ساعتی کە من نازانم خۆ دەزانن لەو وڵاتی ئێمەیە نەخەڵکەکە نەسیاست لە وڵاتە هیچی نێکی نییە ینی ئەوەی تیان نیە بەڕاستی هەر دەقەدەقەیت بە جۆرە بیرە پێشکە بۆ لەبەر ئەمانە خەڵکی سیاسی نین بەڕاستی کۆمەڵە خەڵکی توجار و کۆمپانیانە ئەلبەتە بۆیە بۆ ئەمان ئەیانوێ بەشداری نەکەن بۆی نیسابەکە تاوا نەبێت لەم کاتەیە ڕۆژی یەکەم ئەگەر تاوا نەبێت کۆمیسیۆن کۆنفرانسەکە بەڕێوە ئەبا باشە کۆمیسیۆن نامەیەک دەنێرێ بۆ کۆمیسیۆنی باڵا ئەڵێ کۆنفرانسەکە نیسابی تەواو نەکردووە بە نمونە ئەوان بەجاریان نەکردووە ئەمە لە حاڵێکدا کە تەواو نەبێت ها باشە اینجا ئەڵێ چی ئەڵێ دوو بەیانی بڕۆن کۆنفرانسی خۆتان بکەن و 25+1 بەشداری بێ ئەو کاتە بەڕسمی لە ڕۆژی دووهەمدا دەناسێ بۆ مەرجین کۆمیسیۆن برێسر بدە باش نییە واتە 250 شتێکی وە ئەتوانێت یاریەکە بەرێتەوە بەڵام لەسەر و ئەمەشەوە وەکووتم یاری سیاسی هەیە خۆتان ئەزانن ئەکرێ هەزاشت بێتە پێشەوە کە تاوەکو ئێستا ئیشی لەسەر نەکراوە بڵێن باش نییە تەدەخولکردن هەیە پارەدان هەیە ڕەشوەدان هەیە پەنابەم و بۆ هەیە ئەکرێت زۆر شتەیە تاکو بەیانی بگۆڕێ بە نمونە پێچەوانی زۆر لە قسە باسەکانی ئێمە بەڵام ئەمە ناحیە یاساییەکەیەکی لە ڕاستیە ئیتر لە 4 ساعتی کە چیە گوزەرێ ئەویان بەڕاستی نازم بەڵام ئەمە زانیاری ئەم ئێوارەیە کەواتە باچاوە بەڵێ 250 زائید یەکاگە هینە پێم وایە شتێکی ناویش ئەوەیە پاحڵبانەوەکە نەبم کەواتە با ئێمە چاوەڕوان بین بزانین بەیانی ئەم یاری تۆموجێریە چۆن یەکلایی ئەبێتەوە تاوەکو دوو بەیانی بازێ وەسەکە بەرە چۆ دەچێت خۆشەویستە ئەمە حاڵی چییە؟ ئەمە حاڵی ئەو گۆڕانەیە 2009 کە فومان پیا کردبوو حەشرمان نایەوە باشە ئەی گۆڕین ئەلم بابەتانە ئازادی کاکەڕ ئازادی هینیش ئازادی ناوی چی ئەویتر ئازادە ڕەش هونەرمەندەکە جا ئەویش کاکەی گیان فووی پیا کردبوو کاکازاد بڕۆن بەرەو دەنگدان کورە کاک ئازاد پشتی و عالەمە شکان ئێسش خوددانیش توی ماڵی ئاوابیا خوا چۆن فەوتەین کاکە گیان بەڵام ئەمە ڕاستیەکەیەتی جا ئازیزانی ئارام ئەحمەد ڕۆژێ دادێ ئەو گردە باش نییە ئەو گردە ئەبێ بدێتەوە بە خەڵک بەڕاستی ئیتر نازانم پاچە پاچەیەکەن بۆ نمونە هەر ڕەتڵی ئێن بە یەکێ ئەیکەن بە شوقە ئێن بە خەڵک بەڕاستی ئەبێ وەربژێتەوە لەم هەتیوە دزانە بدێتەوە بە مڵکی خەڵک بەڕاستی بکرێت بە شتێک بۆ خەڵکی سلێمانی هیوادارم کاری لێ بکرێت من زانیاریەکانم هەموو پێشکەش بە ئێوە کرد ئازیزانی ئارام ئەحمەد ئیتر قسەیەکی ئاوام نەماوە هیوادارم کە زۆر باش بن بەیانی دوو بەیانی چاوەڕوانە بین بزانین ئایا یاریەکان بەرەو چیوە ئەڕوات باش نییە ئیتر چیەک گرەوەکەی بردەوە ئەو ئیتر بێتە بگۆڕانە ئەسڵیەکە بۆ خۆی و ئیشی خۆیانەکەن و ئەیگۆڕن و ئەرەوەڵا ئەگەر جەماعەتی گردەکەیش بەیانی بەجاریان نەکرد ئەوە باسێکی ترەوە تبازیان چۆنی بۆ حاڵ لە خۆمان و بڕیانی لە خۆمان قسە نەکەین ئارە بەخوا خاڕی گیان چاکیان گۆڕی دەی قوربانی ئێوە من ڕێزێک احترام بۆ هەموو لایەکانەی هیوادارم کە زۆر باش بن خواتان لەگەڵ ئازیزانی ئارام ئەحمەد هەر بژین بە خۆشی بە شادی خواتان لەگەڵ بێت بە ئامیان کوژەینەوە جارێ